زۆر باشە ڕاستەوخۆ لە ڕەفەحەوە لەگەڵ بەڕێز عەدنان ئەبوو حەسنا گوتەبێژی ئاژانسی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروبار و هاوکاری پەنابەرانی فەڵەستینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسە دەکەم. بەڕێز عەدنانم کاتت باش، زۆر بەخێر بووی بۆ کوردستان 24. ئەگەر بەگشتی پێت بڵێم مادام تۆ لەنێو غەزەیت، ئەگەر باسێکی ڕەوشی مرۆیی غەزەمان بۆ بکەیت چی ئەڵێیت؟ بارودۆخی ئێستا کەرتی غەزە بارودۆخێکی کارە سادبارە. وێران کاری زیاتر لە ئارادایە، کوژراوی زیاتر، برینداری زیاتر، پەیتا پەیتا کاتژمێر کاتژمێر خەڵکی زیاتر دەکوژرێن، بریندار دەکرێن. نزیکەی 1,500,000 فەڵەستینی ئاوارە بووە ماڵەکانی خۆیان جێهێشتووە. نزیکەی 750,000 لەو ئاوارانە لە قوتابخانەکانی ئۆنروان پەنایان بۆ ئەو ناوچانە بردووە. بە هەمان شێوەش 750,000 کەسی دیکە لەسەر شەقامەکانی غەزە یاخود لە قوتابخانە حکوومیەکان هەندێکیشیان لە دەوروبەری ناوچەکانی ئۆنروا دەخەون. لە قوتابخانە و نەخۆشخانە خواردن لە غەزە نەماوە، ئاوی پاکی خواردنەوە نەماوە، ئەو ئاوەی هەیە بە کەڵکی خواردنەوە نایەت. ئێستا زۆربەی خەڵکی غەزە ئاوی پیس دەخۆنەوە. ڕاستەوخۆ ئەو ئاوەی کە لە بیرەکانەوە هەڵدەقوڵێ یەکسەر بەکاری دەهێنن. وێزگەکانی ئاو کەلکیان نەماوە، تەنیا چەند کاتژمێرێک کەم دەتوانن کار بکەن. ئێستا کێشەیەکی زۆر گەورەترمان هەیە، ئەویش کێشەی سوتەمەنیە، کێشەی وزەیە لە کەرتی غەزە. خەریکە سوتەمەنی بە تەواوی نامێنێت. ئێمە تاکە کەسین کە سوتەمەنیمان ماوە لە غەزە، ئەوەی ئێمە هەمانە بەشی 3 ڕۆژ دەکات، دوای ئەوە دەوەستێت، هەموو شتێک دەوەستێت. ئێمە توانە زیاترمان نەوەوە، نەخۆشخانەکان دەوەستن، وێزگەکان دەوەستن. بەهۆی نەبوونی سوتەمەنی بارودۆخ زۆر خراپە، کەرتی تەندروستی داڕماوە بە تەواوی، وێران بووە. دەیان هەزار بریندار ئێستا لە کەرتی غەزە هەن. نەخۆشخانەکان توانای ئەوەیان نییە چارەسەریان بکەن و ئەو ژمارە گەورەیە لە خۆ بگرن. نەتوانای تەکنیکیان هەیە، نەتوانای پزیشکیان هەیە، نە دەرمانی پێویستیش هەیە. بۆیە بارودۆخ زۆر مەترسیدارە. باشە، ئەو هاوکاریانی پێشتر لە دەواازەی ڕەفەحەوە دەگەیشتە ناو کەرتی غەزە، ئێستا بەردەوامە؟ ڕۆژانە چەند بار هەڵگر هاوکاری دەگاتە ناو غەزە؟ بەڵێ بەداخەوە لە سەرەتای ئەم ئاڵۆزیەوە لە نزیکەی و مانگێکی تێپەڕاندووە، نزیکەی 500 باڵ هەرگر هاتووە لە کاتێکدا پێشتر لە ماوەی ڕابردوودا یاخود ببوورن پێشتر 500 بار هەڵگر دەهات. ئەوەی ئێستا دێت دڵۆپێکە لە دەریای پێداویستەکانی کەرتی غەزە. ئەگەر ڕۆژانە لە سەدان بار هەڵگر کەمتر بێت بۆ کەرتی غەزە لە هاریکاری مرۆیی، ئێمە لە کێشەیەکی گەورەداین، چونکە هیچ شتێکمان نەماوە. ئەگەر بچیت ئێستا ڕۆژانە چەند بار هەڵگر هاوکاری دێت بەڕێز عەدنان؟ ئێستا ژمارەی ئەو بار هەڵگرانەی کە دێن 7 بار هەڵگرە، نزیکە 7 بار هەڵگردێن. ئەم بار هەڵگرانەش هەندێکیانی یونیسف و مانگی سووی فەڵەستینی و پرۆگرامی خۆراکی جیهانین. لە کاتێکدا ئێمە تاکەلایەنین کە لە غەزە ماوینەتەوە، ئێستا هاریکاری پێشکەش دەکەن، هیچ لایەنێکی دیکە هاریکاری پێشکەش ناکە. جا ئەگەر بێت و ئێمە بەرەو وێران بوون بچین، دەبێت چی بە وولایەنانە بڵێن کە پەیوەندیان بە ئێمەوە هەیە. ئێوە وەکو نەتەوە یەکگرتووەکان تا ئێستا چەند کارمەندتان لە ماوەی ئەو مانگەی ڕابردوودا کوژراون یاخود چەندتان بریندارە؟ ئامارەکەت لەبەردەستە؟ بەڵێ ئێمە وەکو ئۆنروا 50 دامەزراوەمان زیانی پێگەیشتووە، زیانی ڕاستەوخۆوە، زیانی ناڕاستەوخۆ. تاکو ئێستا 89 ئەنداممان کوژراون، واروەها ژمارەکە لە بەرزبوونەوەدا. زۆر باشە. پێویستان بە چەند بار هەڵگر لە هاوکاری دەبێت ڕۆژانە بۆ نێو کەرتی غەزە، بەتایبەت لە نێو نەخۆشخانەکان پێداویستیە تەندروستیەکان لەبەردەستە یاخود نا؟
ئێمە لە ڕووی هاوکاریەوە پێویستێکی زۆرمان بەوێ ڕۆژانە سەدان بار هەڵگری هاریکاری مرۆیی بێت. پێویستە سوتەمەنی تێدا بێت، پێویستە کەلوپەلی پزیشکی تێدا بێت، پێویستیمان بە کەلوپەلی خەوتنە ئەم خەڵکە ماڵی خۆیان جێهێشتووە هیچیان نەماوە. پێویستمان بە ئاوی خواردنەوە، بەڵام بە شێوەیەکی سەرەکی پێویستمان بە سوتەمەنیە. بەڵێ بەڕێز عەدنان، لە باکووری غەزە بە تایبەت لە ماوەی هەفتەی ڕابردوودا کە ئیسرائیل هاتووەتە نێو باکووری غەزە، هاوڵاتی سڤیل ماونەتەوە لەوێ؟ بەڵێ لەوێ خەڵکێک ماوەتەوە. ئێمە باسی سەدان هەزار کەس دەکەین کە لەو ناوچانە ماونەتەوە، ژمارەکە بە دیاریکراوی نازانم، بەڵام بەڵێ سەدان هەزار کەس لەوێ ماونەتەوە، ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە، بەڵام لە ناوچەیەش ماون. زۆر باشە. ئەوانەی کە ئاوارە بوون لە ناوچەکانی خۆیان بەشێکی زۆریان ئاماژەت پێکرد هاتوونەتە پەناگەکانی ئۆنڕوا. پەناگەکانی ئێوە ئارامە، سەلامەتە بۆ ئاوارەکان؟ ڕاستەکە هیچ شوێنێکی سەلامەت بوونی نییە لە کەرتی غەزە. هەموو ناوچەیەک ئەگەری بە ئامانجکردنی هەیە. چەندین پەناگە هەن کە سەر بە ئۆنرواشن، بەڵام بە ئامانجکراون، بەڵام خەڵک دێن بۆ ئۆنرۆ، پەنا بۆ ئۆنروا دەهێنن، چونکە ئالای شینی نەتەوە گرتوەکان لەو ناوچانە بەرزکراوەتەوە. ئەمە زۆرێک لە هەستکردنی ڕێژەی بە سەلامەتی بە خەڵکی دەبەخشێت، بەڵام ڕاستەکەوە هیچ شوێنێک سەلامەت نییە. زۆر باشە. ڕێگەدرا کە هەندێک لە بریندارەکان لە ڕێگەی دەواازەی ڕەفەحەوە بگوازرێنەوە بۆ میسر. ئەوە بەردەوامە؟ ئێستا ڕێگە بە گواستنەوەی بریندارەکان دەدرێت؟ دووجار ئەم شتە ڕوویداوە، ڕێگەدراوە کە برینداران بگوازرێتەوە. کار دەکەین بۆ ئەوەی بەردەوام بێت، چونکە سەدان کەس هەم بریندارن پێویستیان بەوەیە هیچ کەسێک ناتوانێت چارەسەریان بکات لە کەرتی غەزە بەهۆی نەبوونی توانای پێویستی پزیشکی. بۆیە زۆر پێویستە ئەوانە بستنە دەرەوە لە کەرتی غەزە و چارەسەر وەربگرن. گوتت تەنیا بەشی 3 ڕۆژ سوتەمەنیتان ماوە. سوتەمەنیتان بۆ دێت؟ سوتەمەنی دەگاتە کەرتی غەزە بۆ ئەوەی نەخۆشخانەکان لە کارکردن بەردەوام بن؟ هیوادارین وابێت. ئێمە مەترسی گەورەی ئەم شتەمان بە ئیسرائیل و بە هەموو لایەک ڕاگەیاندووە. گوتومانە کە ئێمە خۆمان ئامادەین سەرپەرشتی هاتنی سوتەمەنی بکەین بۆ کەرتی غەزە و ئەوە هەروها کەلوپەلی مرۆیش بێت و گرێنتی ئەوەش دەکەین کە هیچ کەسێک جگە لە خەڵکی پێویست دەست بۆ ئەم هاریکاریانە نەبات. ئێمە چاودێرێکی زۆر تونمان هەیە، هیوادارین لایەنی ئیسرائیلی داواکاریەکەمان وەربگرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز عەدنانە بۆ حەسنا گوتەبێژی ئاژانسی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروبار و هاوکاری پەنابەرانی فەڵەستینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست.